لیارێکی بەهێزی هەفتەی پێنجەمی خولی ناوی کوردستان ئاکرەی پاڵەوانی وەرزی ڕابردوو لەگەڵ هاندەرەکەی بوونە میوانی پیشەسازی تازە سەرکەوتوو بۆ خولەکە. هەردوو تیب یاریان کەمتر ئەنجام داوە. پیشەسازی 3 یاری و ئاکرێش 2 یاری. هەردوو تیپیش بێشکست بوون. هەر بۆیە بە هەستیاری مامەڵەیان لەگەڵ یاریەکەدا دەکرد. هەردوو تیب ئاستیان لێکۆ نزیک بوو. کەمترین هێرش لە نیوە یەکەم بەرهەم هێنرا. هەر بۆیە بربەستی یەکسانی پێنەشکێنرا و بە ئەنجامێکی سپی یاریزانان گەڕانەوە بۆ ژووری خۆگۆڕین. لا نیوەی دۆم هەردووتی بەپەرۆشتر بوون بۆ ئەوەی بە گۆڵ بگەن و لە یاریەکە پێش بکەون. بەڵام گۆڵ تۆمارکردن دواکەوت بۆ خولە چێشتاوسێ. بیلال نەحنووس بربەستی یەکسانی شکاند و بە تۆمارکردنی گۆڵ یەکەم پیشەسازی خاوەن ماڵی لە یاریەکە پێشخست. ئاکرێ قەرەبووی بۆ نەکرایەوە و لە یاریەکە تووشی شکست هات. سپاس بخواکە ئەوە لە فەزلی خوایە و ئەنجامە باشانێک ئێستا بەدەستمان هینەیە. بەڕاستی بە هەوڵماندبوونی ئەو یاریزانە دڵسۆزانە بووینە کە چەند ساڵێکە دەناڵێن لەوەی کە لە خولی پلەیەکان و پلێدوەکان یاری دەکەن. ئەم ساڵ کە گەیشتونەتە نایب وایان کردیا سەری ئێمە و سەریانەکە بەزکەنەوە و یاری بۆ یاری بە ئاست و بە ئەنجام بەرەو پێش بچین. بەڕاستی ئەمڕۆ تا ڕادەیەک جێمی دۆم زۆر باشتر بووین لە جێمی یەکەم. خۆتان نەزان یاریگاکە وەرەوە ما عوزر نییە بۆ هەردوو یانەیە، بەڵام خۆتەزان یاریگاکە زۆر بچووکە، مەجالی ئەوەی نییە بتوانین بە ئیسراحەتی خۆت یاریکەی و تۆپ دروستکەی. بە هەر حاڵ جێمی دۆم یاریزانەکانمان ئاستیشی باشیان پێشکەش کرد، یعنی ئەتوان بڵێم 2 بۆ 3 گۆڵی محققمان لەدەچوو، بەڵام لە هەڵەیەکی ئێمە لە ڕووی تەمەرکوزەوە گۆڵیان کرد. پیرۆزبایی لە یانەی سناکەم ئینشاءالله هەوڵەدەین یاریەکانی داهاتوو قەرەبووم دۆڕانە بکەین. بەم شێوەیانی پیشەسازی بە 4 یاری و 3 سەرکەوتن و یەکسانیەک و دەخاڵ چووە خانەی دووەمی ڕیزبەندی. ئاکرێش دوای 2 سەرکەوتن تووشی یەکەم شکستات لە مۆرزە و بە 6 خاڵ لە ناوەڕاستی ڕیزبەندە. حوسێن محەممەد، کەناڵی پێیام، هەولێر.